لە نێو ئازارەکانی ئاوارەیی و سەختیەکانی ژیاندا ئاوارەکانی شەنگال لە کەمپەکانی دهۆک زەویەکانی دەوروبەر و نزیک کەمپی شاریا دەکەنە سەرچاوەی ئومێد و بژێوی ژیانیان و ئێستا لەو زەویانەدا وەرزی لێکردنەوە و خستنە بازاڕی بەرهەمی خەیار دەستی پێکردووە و بووەتە سەرچاوەی سەرەکی دابینکردنی بژێوی خێزانە نیشتەجێبووەکان. خەیری خودێدا کە یەکێکە لەو جوتیارە ئاوارانەی زەویەکانی بە خەیار چاندووە دەڵێت ساڵانە لە مانگی شوباتەوە دەست بە چاندنی خەیار دەکەین و لە ناوەڕاستی مانگی حوزەیراندا بەرهەمەکانمان لێ دەکەینەوە و ڕەوانەی بازاڕی دەکەین. خودش هیوا دودمە دەست بەرهەمی خۆ گریەمە چاند و ئەفسال باشە کە هۆسا بچە و ئەوە تقریبن 10 ڕۆژەکەمە دەستە بەرهەمی خۆ گریا ئەمژنیت فرۆشتن بچن و مدونە بازاری فرۆشن هەکەوە وسابێ باشە خودی داخوازی ئەمە حکوومەت هەریکار بێ گەل عالمی گەل فەلاحەت ئاخرە و کارەبژی دوقات سەرمە حسێب کردینە کە هەرب گەلە گران بووە خودی عردمە ئیجار کریا و بێرجی هەر ئیجارە وێرێ و گران سەر مرۆڤی ڕاوستێژی و تقریبا 16 میلیۆنە بەس عرض و ئاف گەلک کێف خۆشن بەس بەرهەمێمە بچ ناچە بەرهەمێمە ینی vêgav باشە کە هۆسا بمینێ بەس vêca وەختێ فەلاحەتێنە ناو عەردی خۆما سعات ئێکێدە من vêrê بەر vê ڕۆژم بەلێ مەلچنگالێژی هەموو بەس عەردوێ مەبوو باش بوو وێرێ ناوەکی vêrê و vêrê ئیجارە هەموو بوو کەهرەبێ و ئاوێ و عەردی چە من vêrێنە مالی vêrێنە vêcam neşlimiş neşingalê wêrê بەرهەمی بچینە. لەلایەکی دیکەوە ئیبراهیم شەنگالی گەنجێکی ئاوارەی دانیشتووی کەمپی شاریایە و ماوەی 10 ساڵە سەرقاڵی چاندنی خەیار و تەماتەیە. ئەو باس لەو زیانە گەورەیە دەکات کە ساڵی ڕابردوو بەرۆکی گرتوون و دەڵێت ساڵی ڕابردوو بەهۆی بێبازاڕیەوە نزیکەی 20 ملیۆن دینار زیانم بەرکەوت. ئەفسالا پاهێشتا تەماتە و نهاتینە وەختی خوا مەسەن بەس خیارێ حالێنە مچنن الحەمدە لە نهۆ سەعرا خەیار کە وسابت بچە باشە مەدوێ هەکە تەماتەژی دەرکەت ینی بەرهەمێمە تشتێکی بچە دام تەعبا خۆت دەدینن ئەم دەینێت خۆت پار بدن ئێبی خۆدێ مەدوێ حکوومەت هاری کار بێ مەڕە ینی وەختێ بەرهەمەی مەدرت کەوێ خارجی عراقیوان نین دا بەرهەمەی مەژی تشتێکی بچە تەعبان مەدەرکەوێ ینی سعات 2 وەزیل بەر وێ ڕۆژێمە هەتا نوگە سەعات 6 ینی vêca مەدوێ تەعبا ئاخۆی دانا مەدەرکەوێ ئەم عائیلەت کامل ینی بچوو بگرا هەتا مەزم خڕ هەمووکە سەروی بوزدانی ئەفرسخە مەدوێ تشتەی مەسم بەرهەمی مەژی تشتێکی بشم تەعبا خۆ دەریخ. ئەم جوتیارانە داواکاریەکی سەرەکیان هەیە ئەویش پاراستنی بەرهەمی ناوخۆییە. ئەوان داوا دەکەن لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ئەواندا هاوردەی بەرهەمی دەرەکی ڕابگیرێت یان باجێکی زۆری بخرێتە سەر بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانیان ساخ بکەنەوە و چیتر تووشی زەرەر و زیان نەبن. ڕۆژانە لە سنووری کەمپەکانی دهۆک زیاتر لە 1000 ئاوارەی شەنگال لە نێو کێڵگە و زەویە کشتتوکاڵیەکانی سنووری پارێزگاکە کار دەکەن و زیاتر تەماتە و خەیار و شووتی و ترۆزی بەرهەم دەهێنن.